بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان ئەچینە لای تەوەری سەرکیان بەیانیمان ئەوەی کە گرینگە بۆ ئێمە کورد هەمیشە دەیەوێت لە بوارە جیاوازەکاندا لە ژانرە جیاوازەکاندا جێدەستی خۆی بنوێنێت ئەوەی کە مای خۆشبەختیە چەند ساڵێکە هونەر فیلم و فیلمسازی پێشکەوتنی باشی بەخۆ بینیوە ئەگەر چی هێشتا لە تموحی هەونەرمەندان و دەرهێنەراندا نیە بەڵام وەکو خۆیان باسی لێ دەکەن بە توانایی کە هەیە لە هەرێمی کوردستاندا ڕەنگە توانی وێتان بەردێ بخەنە سەر بەردێک یاخود ئەڵێ کوردڵ مشتێک لە خەروارێک بەدەست بێنن کە بۆ ئێمەی کورد زۆر باشە ئەگەر بەم هەنگاوانە زیاتر بڕۆین ڕەنگاوانیش گرفتی خۆیانە بێمە هەوڵدن کەمێک قسە لەسەر ئازمموی کارکردن لە بواری سینەمادا قسە بکەین و ئاستەنگەکانی بەردەمیشی قسە بکەین بەڵامەوەی کە مای خۆشبەختیە کورتە فیلمی باشترین خەڵات نای فیلمەکە بەم شێوازەیە چەندین خەڵاتی نێودوڵەتی و وەروەها ناوخۆیی بەدەست هێناوە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین دیارە نوێترینیان کە بە خۆشحاڵە و دەرهێنەرەکەیم لای دوێنێ شەو باسدەوە کراوە لە فستیڤاڵی نێودوڵەتی سۆس لە مەغریب خەڵاتی باشترین سیناریۆی بەدەستێناوە جگەلەوەی چەندین خەڵاتی تریشی لە هەفتەکانی پێشوودردا بەدەستێناوە ئەمڕۆ قسە لەسەر ناوەڕۆکی ئەم فیلمە دەکەین و خەڵاتەکانی کە بەدەستێناوە بە میانداری زۆر بەڕێز واحد کفری بەڕێزان کە دەرهێنەر و هەروەها پێما بێ سیناریستی فیلمەکەشە کە ئێستا لە ستودیۆی بەیانی کورسانی زامەدەی کاک واحد زۆر بەخێر بێی بەیانیت باش و پیرۆزبای ئەم هەموو سەرکەوتنە شتانەیەکی زۆر سپاس ژیانت باش سپاس بۆ جەنابتان و بۆ کورسات نیوز سپاس کاک واحد با هەر پێش ئەوی فیلمی باشترین خەڵات ناوەکەی تۆزێک لە عینی خەڵاتەکان و نزیکەوانە باس لە چی دەکات ئەگەر بە کورتەیەکی لەسەر بڵێ کورتە فیلمی باشترین خەڵات بۆ خۆی من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم بەرهەمی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری گشتی سلێمانی بەشی سینەمایە تەواوی لۆکۆشن و ناوەڕۆکی فیلمەکەش قسەکردنە لۆکۆشنی تەواوی لۆکۆشنەکانی لە گەرمیانە قسەکردنە لەسەر ئەوەی لەسەر خودی دەرهێنەرێک کە لە کوردستانەوە فیلمێکی لە فستیڤالێکی نێودوڵەتی بەغدا بەشدارە باوەڕ یان با بڵێن تەسەور ناکا خەڵاتی باشترین دەرهێنان بەدەستبێنێت کە ئەگەڕێتەوە لە بەغاوە بۆ کوردستان لە ڕێگە تووشی مەفرەزێکی داعشە بێت ئەلبەتە قسەکردنە لەسەر ساڵی 2014 بۆ 2016 ڕووداوی ڕاستەقینەیە یان ڕووداوی ڕاستەقینەیان بەڕاستیە خەیاڵێک بوو توانم بڵێم خەریب بوو بەسەر خۆما بێت بەڵام ئێزانی تێکەڵی ڕاستیش کراوە دەزانی سینەما فانتازیایە لەبەرەوە نزیکە لە واقع نیوەی وایە بەڵام خۆشبەختانە کوشتن و بڕینەکە وانە بوو بەڵام ئیتر ئێمە لە چێوەی سینەما دروستمان کرد ئەم دەرهێنەرە کە ئەگەڕێتەوە مناڵێک عاشقی خەڵاتەکەیە بێت لە ناو سیارە بە سوتفە دانیشتون دایکی مناڵەکە ڕێ ڕۆڵ ئەو خەڵاتەدان و دەرهێنەرە شەڕێ و خەڵاتە پیرۆزی ئەو بێ گرنگ بە مناڵێکی کوردەوەنی حەز لە خەڵاتی هەر بۆ خۆت مناڵێکش خەڵاتەی کاتە ناو جانتاکەی دایکی کێشەکە لەوایە کە مەفرەزێکی داعش تووشە بن خەڵاتەکە لە جانتای ژنەکە دەرێنن وازانن ئەم دەرهێنەرە یەکسەر ئەڵێ دیکوژن دەرهێنەرەکە لە بابە من دەرهێنەرم ئەو تاوانی نییە بەر حاڵ دەست ڕێژیان لێکن خەڵاتەکەش ئەشکێنن لە کۆتاییە کە ئەوان ئەکوژرێن مناڵەکە پارچێک لە خەڵاتەکە هەڵەگرێت بەس نامرێ بەس مناڵەکە نامرێ پەیامی سینەمای کوردی بەردەوامی سینەمای کوردی بەرز ئەکاتەوە بە ڕێگەیەکی دوورە ئەڕواکەواتە نە داعش نە تیرۆر نەمردن هیچ شتێک سینەمای کوردی ناوەستێنەوە بەرە و هەنگاونانی باشتر ئەمەش بیرۆکە باش زۆر جوانە بیرۆکەکە دەستە خۆش بە کاک واحد ئەو خەڵاتانی کە بەدەستی هێناوە ینی تۆ دیارە زۆر کاری ترت کردو بەس جارە پێم خۆشە بەس لەسەر باشترین خەڵات قسە بکەیت ئەو خەڵاتانەی کە ئەم کورتە فیلمە بەدەستێناوە کامانە نازانم ئەمانە نمونەی ئەوەن یان هەندێکیان وەڵا ئەمانە هەمووی ئەوەی با بڵێ چوار پێنجی کەشم نێناوە خۆشبەختانە تەنها ئەم کورتە فیلمە باسی فیلمەکانی پێشوو ناکەم ئەمە هەشتمین خەڵاتێتی تەنها لە ئەم ساڵ 2010 لەبەرەوە خۆشبەختانە لە فستیڤاڵی بەناوبانگەکانی نێودوڵەتەکان و چینەوە هەشتێک کە ئەم ساڵ بەدەستێنا زیاتر سێ خەڵاتی باشترین دەرهێنەر سێ خەڵاتی باشترین سیناریۆ دوو خەڵاتی باشترین فیلم هەشت خەڵاتی یەکەمەکان باسی خەڵاتی ڕێزێنان و لیژنەی تەحکیم ئەوانە ناکەم کۆی ئەوانەی کە ڕێز لەم فیلمە گیراوە چواردە ڕێزێنانە یان چواردە خەڵاتە بەڕاستی بەڵام خەڵاتی یەکەمەکان هەشت خەڵاتە تەنها کورتە فیلمی باشترین خەڵات ئەوەی کە جێی دڵخۆشی لە فستیڤاڵی ئۆر و لە فستیڤاڵی بابل فستیڤاڵی واست دوو خەڵاتی بەدەستێنا سێ ڕۆژ پێش ئێستا خەڵاتی باشترین دەرهێنان لە هەمان کادا خەڵاتی باشترین فیلم بەڵێ فستیڤاڵەکانی خوار و عێراق لە فستیڤاڵی بەسرە لە فستیڤاڵی کەربەلا و گەورە فستیڤاڵەکانی عێراق
لە هەمووی بەشداری ما کرد و خۆشبەختانش خەڵاتمان بردو سەرکەوتوم دوێنە شەی ژواب زامەوەی سۆز بوو ئەوە فستیڤاڵی سۆز لە مەغریب هەنگایەکی نێبوو لە ژیانی کاری هوەری من بەڕاستی من لێرەوە خەڵاتی فستیڤاڵی سۆز لە ڕگەیکان هەڵی کورسات نیسۆ پێشکەش یەکەم بە ئوستافە بەڕێزەی کە ئەوان ئەم خەڵاتیان بەدەستێنە لە فستیڤاڵی بەناوبانگی سۆز چەند فستیڤاڵێکی وڵاتی مەغریب چەند فستیڤاڵێکی تیاکرێ ساڵانە بەڵام بەناوبانگترین فستیڤاڵی سۆز و خۆشبەختانە دوێنێ ساعات ئەم شەی ڕابردوو ساعات 11:45 خولەک با بڵێن ختامی فستیڤاڵەکە بوو لە کۆی ئەو فستیڤاڵ فیلمانی کە لە دنیاوە ڕۆشت بوو لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان خۆشبەختانە فیلمەکە ئێمە خەڵاتی باشترین سیناریۆی بەدەستێنا جارێکی تر لەم ڕێگەی ئەم کەناڵە پیرۆزۆ پێشکەش یەکەم بە هەوادارانی سینەمادا هەرێمی کوردستان بە تایبەت ستافی کورتە فیلمی باشترین خەڵات بە هیوای سەرکەوتن کاک واحد جیاوازی خەڵاتەکانی خوار و عێراق و هەرێمی کوردستان جیاوازەکانی چیە هەنی جیاوازێکی هەیە بۆ ئێمە وەکو کورد ئەتوانن پرسیارەکەت زۆر جوانە بەڵام بە شێوەیەک ئەکرێ بڵێن فستیڤاڵەکانی هەرێمی کوردستان فستیڤاڵی هەرێمی کوردستان بەڵێ دوو جیاوازی من ئەبینەوە بە حکمەوەی کە بەشداری 19 فستیڤاڵم کردووە بەڕاستی فستیڤاڵەکانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ئەکادیمیترە نظامیترە بە سیستەمە بە تایبەت فستیڤاڵی سلێمانی و فستیڤاڵی دهۆک فستیڤاڵی هەولێر ئەم فستیڤاڵانە ئاستی بە سیستەمکردنیان باشترە لە فستیڤاڵەکانی خواروی عێراق بەڵام لەوێ من جیاوازێکی ترە بینم لژنەی تەحکیم هەڵسەنگاندنی فەرزکردنی فیلمەکان و لە کۆتاییە لژنەی دادوەران ئەوان ئەتوانم بڵێم پرۆفشناڵترن بە حکمیەوەی کە زۆربەیان دکتۆرایان هەیە و ماستەریان هەیە و گەورە ناخدەکانی سەر ئاستی عێراق بێلایەنن یعنی بۆ نمونە هەندێک جار لە جەلسە نەقدیەکانە ڕخنەوە گیراوە لە لژنەی دادوەران بۆچی کوردەکان ئەو هەموو خەڵاتە بەنیانی ئەمە مجاملە نییە ئەوان وتیانە نەخێرە گەر ئەوان کوردن ئەسڵەن لە هەرێمی کوردستانن ئێمە عارەبین ئێمە لە بەغایان یان ئێمە بەڵام فیلمەکەیان حکومەکە ئەوانە بێلایەنن یعنی ئەتوانم بڵێم ئەو بێلایەنیە تەسیری کردووە لەسەر ئەوەی کە ئێمە فیلمەکانمان خەڵاتی باش بە توانیمانە لە زمانی فیلمەکانمانەوە بێلایەن بوون بپارێزین زیاتر مەبەستمان لە چیرۆک و تراژیدیەکان بێ باسێکی سینەمای کوردی بکەین مەبەستم لەوەیە زیاتر سەتۆڵەی لە خوار و عێراق لە فستیڤاڵێکی بوون منە عەرەبیدا زۆر جار کە فیلمیکی کوردی بەشدار دەبێت ئێمە ئەم هەموو نارەمانەیە ئەگەر مەبەستەکە نەبەسمەوە بە مەسایلی ڕاسیزمەوە بەڵام زۆر جار ئەبینی لە سوانگەی کوردبوونمانەوە زۆر بابەت ڕوویدا و ڕەنگە خۆت شایەتی ئەم بابەتەبی لەبەرەوەی دەرێنەرەکە کووردە ڕەنگە نەیتوانی پێ بچێتە لە باڵەکان یاخود خەڵاتە باشەکان بەدەست بێنێت هە لەبەروی تەنها لەبەر کوردبوونمان تەنانە سیاسەتیشمان بۆ خسێنە نێو سینەماوە ئێمە توانیمانە لە ڕێی زمانی سینەماوە سەربەخۆیەتی سینەمای خۆمان بپارێزی زۆر ڕاستە من چەند سوودێکم بینیوە یان چەند خاڵێکی پێشکەوتن بینیوە بە حکمی کاری سینەما یەکێک لە خاڵە جوانەکانی هوەری سینەما ئەوەیە کە تۆ فەرزێکی بەسەر لایانی بەرامبەری تر ئەگەر شۆڤێنیە ئەگەر کاتی خۆی کەمێک کوردیان خۆشنویستوە کۆمەڵێک ئەم ئەسبابانە هەیە لەوەی کە چاویان هەڵنایە بە سەرکەوتنی کورد بەڵام سینەما حکمی کردووە و من پێشم خۆش بوو خاڵێکی زۆر گرنگ باسکەم وەکو شانازی ئەتوانم بڵێم شانازی یەکەم بم لە فستیڤاڵی ئەلم ماوەیە فستیڤاڵی سەماوە خۆشبەختانە خەڵاتی باشترین دەرهێنانم بەدەست هێنا پیان وتم پەیامی ئەم خەڵاتە لە یەک نیو دەقا بگێنە بە شانازی و بە زمانی عەرەبی پێشکەشم کرد بە ڕۆحی پاکی سەرۆک مام جەلال لەبەرەوەی ئەو ئێمە لە قوتابخانەکەیەوە پەروەردە بووین ئێمە لە قوتابخانەکەیەوە فێری ڕۆشنبیری بووین دواتر ئەدەب دواتر سینەما و ئەوانیشی سیابێکی باشیان هەبوو تا باسی ئەوەم کردوتم ئەم سەما و کەربەلا و نەجەف هۆی تەبایی و خۆشگوزەرانی و ڕێکخستنیان بیرتان نەچێ کاریزما هەواڵ مام جەلال بوو کە توانی هەمووتان پێک بێنێ لەبەرەوە من لە دیوەخانی ئێوە لە فستیڤاڵی ئەو خەڵاتە پێشەشەکە بە ڕۆحی پاکی ئەو پیاوەمەزن سەرکەوت بی کاک واحد ئێستا ئایندەی سینەمای کوردی چۆن هەڵەسەنگێنی تۆ بۆ خۆت وەکو دەرهێنەرەکە لەنێو ئەم بوارەدای پێت وایە لە سەرەتا قسەکان ماوتم ئەگەر مشتێکیش بێ لە خەروارێک
هەنگاومان ناوە ئەگەر بەردێکمان خست بەدە سەر بەردێک ئێستا هەستەکەی دڵت خۆشحاڵی فیلمی سینەماییمان هەیە بەڵام لە جیتم وحی دەرهێنەران کاکاری زۆر پێجوان بۆ ئەو پرسیارە عکسی ئەو دەرهێنەرانی زۆربەی دەرهێنەرەکان بەداخەوە کە بە ناومێدیەوە باسی جوابی ئەو پرسیارایەنەوە پیان وایە سینەمای کوردی نییە بەڵام من پێ باسی ئەم خەڵاتانە ناکەم تەنانەت باسی خەڵاتی وڵاتی مەغریبیش ناکەم پێش من بەیان دەرهێنەری باش کورد باشترین فیلمیان بردووە بۆ کان گەیشتۆ بە فستیڤاڵە نێودەوڵەتە دنیاکان لەبەرەوە من ئومێدێکی زۆر باشمێ بە سینەمای کوردی و پێشما سینەمامان هەیە و سینەماشمان ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشکەوتن ئەسڵەن من پێم وایە ئەتوانم بڵێم وڵاتی عێراق با بڵێن بەغا تاگات و خواروی عێراق شانازی بە فیلمە کوردیەکانەوە کە دەڵێ ئێمە شانسمانەیە فیلمە کوردیەکان لە دەرەوەی وڵات بە ناوی عێراق و بەشداریەکەن کەواتە ئێمە هەندێک جار و تومانە سینەمامان هەیە بەڵام ئەوە ناڵن سینەمای کوردی ئەڵێن سینەمای عێراق لەبەرەوە پێم وایە سینەمای کوردی بەرەو هەنگاونانێکی باش و پێشم وایە لە چەند ساڵی ئایندا ئەگەین بەلووتکە ژینگەکەشمان هەیە چونکە ئێستا زۆر ئێمە خۆمانمە و پێیکەرێنێ و ناوەندە میدیاکانن کەمێک ئەگەدارین باس لەوە دەکرێت لە خواروی عێراق بۆ پێی کە هێشتا شەڕ و تەقینەوە و هێشتا دۆخەکە لە بارێکی ئاساییشدا نییە دەرهێنەران ئەمە بە یەکێک لە ئاستەنگەکان دەبینن کە کارکردن لە سینەمادا هێشتا تۆ ژیانت پارێزراونە ناتوانانی لە شوێنێکدا کارکرد بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا ژینگەکەمان لەبارە بۆ بەرهەمێنانی فیلم تا چەند توانیمانە ئەو چیرۆک و مەرگەسات و تراژیدیا و ئەنفال و کیمیاباران و هەموو ئەوانی کە بەسەرمان هاتووە بیخزێنینە نێو چیرۆکە فانتازیەکانی خەیاڵی دەرهێنەر و سینانوستەوە خاڵێکی زۆر گرنگی سەرکەوتنی ئێمە توانم بڵێم زۆر بەمان من هەر خۆم نە هاوڕێکانم کە خەڵاتە بین خەڵاتی باشترین بیرۆکەیان سیناریۆ بین لەبەرەوەی ئەو هەموو کارەساتە تراژیدای کە بەسەر خودی خۆمان هاتووەکو کورد ئیسفادەمان لێ کردووە بەڕاستی و لە جوانترین فیلمەکانی ئەوانە کە لە ئەوروپا دەنگی داوەتەوە ئەوانم کە لەسەر ئەنفال کراوە بەڕاستی ئێمە کۆمەڵی فیلمی زۆر جوانمان هەیە بەسم لە کورد ڕنگدانەوەی واقعی کوردبوونی خۆمانە لەبەرەوەی ئێمە لە ناو کارەسات و تراژیدایەکە پەروەردە بووینە گەورە بووین من یەکێک لە مامۆستاکانم کە فەڕەنسی بوو بەڕاستی لە کۆرسێکی دەرهێنان کۆرسی پێوەتینەوە پرسیاری کرد کێ کوردەوانە من وتی ئێوە تەنها سێ چوار کامیرەدانن ڕێکۆرتی لێ بکەن ئەبێ بە فیلم لەبەرەوەی ئێوە ئەمە نەمەعاناتان زۆر بەس هیوادارم تەمام مەبن تەنها چیرۆکە تراژیدیەکانی خۆتان بنووسنەوە ئەبێ بە جوانترین سیناریۆ شارەزایشی هەبوو لەسەر وەسعی کورد باش کاک وحید تا چەند ئەو بەشی دومی پرسیارەکەم تا چەند گرینگە ئەم چیرۆکە تراژیدیانی کە ئێستا بەسەرگەلی کووردا بە واقع دێ بخرێتە نێو فیلمەکانی شۆگە فانتازیش بیست تۆ بۆ خۆت لە کورتە فیلمی باشترین خەڵاتدا داعشە دۆکۆنمونە وەرگرتۆی هێناوتە خسووت کردودا بە یەکێک لە کارکتەری نێو فیلمەکەت و یعنی ئەگەر کوردێک تەماشا ئەم فیلمی تۆ بکە پێم وانییە بزانێ ئەم چیرۆکە چیرۆکی فانتازیەوە تەواو ڕاستە لە نزیکێشەوە ڕەنگە چیرۆکێک ڕوویدا بێ من تۆ دیکیشمان پێ نەکردێت لەم بابەتە بەڵام ئێستا لە خەیاڵی تۆدا هاتووی داعشت خسانەتە نێو ئەم بابەتەوە باس لەوە کردووە کە داعش چی بەسەرگەلی کووردا دێنێت تەنانەت ڕەحمیان بۆ منداڵیش نییە چەندە گرنگە ئەم چیرۆکە ڕاستەقینانە تێکەڵ بە فانتازیای فیلمی کوردیش بکرێت یەکێک لە ئەتوانم بڵێم سەرکەوتنە جوانەکانی سینەما ئەوەی ئەبێت لە چمکێکی لە واقعی ملەتەکەتەوە هەڵقڵابێت یعنی ئەگەر بێت و ئێمە قسە لەسەر من هەرم فیلمەنە پێش و فیلمی بڕیار هەر قسەکردم و لەسەر داعش چەند فیلمێکی سێ چوار فیلمی ئەخیرم هەر لەسەر داعش زۆر بەیان پرسیارشیان کردو بۆچی لەبەرەوەی داعش بیەیەکی زۆر قێزەونە من پێم خۆش قێزەونتری کەم بەڵام بەداخەوە بە پشکی شێری بەر کورد کەوت کە ئەو هەموو معانات و زەرەر و ئەو هەموو کارەسات و تراژیدیانی کە داعش بەسەر کووردا هێنای حەقی خۆمانە ئێمە دەیان فیلمیکەی لەسەر بکەین و حەقی خۆشمانە سوود لەو هەموو معاناتانە وەربگرین باشە کاک وحید چۆن پەیوەندی بەم فستیڤالانەوە دەکرێت بۆ فیلمێکی وەکو باشترین خەڵات تۆ بۆ خۆت پەیوەندی هەمانگیەکە و دروست کردووە لە ئاستی تاکە کەسیە یان نەخێت لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەمانگە دروستەکە لەسەر بەرەبەرات ڕۆژنبیری سینەمای سلێمانیە ئەمان ئەو هەمانگە دروستەکەن فیلمەکان دێن بۆ فستیڤالەکانیان نەخێتە ئێستا دەرهێنەر و بە هەوڵ و جوهد و ماندووبوونی خۆی دەیەوێت بگاتە ئەم فستیڤالانە کورسات نیز هەمیشە حەزەکە خەڵک کە دانش لێرە زۆر بە ڕاشکاوانە قسە بکە بەڕاستی زۆر بەداخەوە پێشم ناخۆشەوە قسەکەم تەنانەت لە بەشی سینەمای سلێمانی یان هەولێر دەستخۆشی ناکرێت لە دەرهێنەرەکان لەبەرەوە
تەنانەت هەڵدانێکن تەنانەت ناتوانن یان نانەوێت کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بۆ دەرهێنەرێک بەسرێت یان تەنانەت ئامادە نین فیلمەکان بنین بۆ فستیڤاڵێک هەموو من و هاوڕێکانشم هەمومان بە هەوڵ و تەقەلای خۆمان ئەگەڕێن بە سێرسەکەین لەسەر فستیڤاڵەکانی دنیا و لە حکمی پەیوەندی خۆشمان فیلمەکان ئەنێرین ئەگەرچی من ئەم فیلمم زۆر سپاسی ئەمەوێت بەڕاستی لە ڕێکی جەنابتانەوە سپاسی کاک بابکرد ڕێ بکەم ئەگەر ئەو نەبوویان فیلمە نائەکرا لەبەرەوەی ئەو توانی دامی مادی ئەم فیلمە بنیاد نێ بۆی بەرهەم هەبێت لە سنووری سلێمانیە بەڵام بەڕاستی لە خۆمان بە وجودی بە هەوڵی خۆمان فیلمەکان ئەگەینی بە فستیڤاڵەکان باش باشترین خەڵات تەنها لە 2010 کە 8 خەڵاتی بەدەستێناوە هەر بۆ خۆی ناوەکی بەخۆیەوەتی باشترین خەڵاتەکانی بۆ خۆی چنیوەتەوە بەڵام بە ترەلەری فیلمەکە ببینین بە ڕەنگەیسا زۆرینی بینەرانمان کابینە بەس دیمەنەکان ئەبینە بەڵام وەکو ڕێکلامی فیلمەکەش ببینین دواتر من دوایین پرسیار لە بەڕێز دەرهێنەر وحید کفریەکەین با پێکەوە ترەلەری فیلمەکە ببینین. سمعي هاي قاعة قدامك شيل الجيتار وروح جوا لا تنسى كنترول بيدي وبنتك يمنا دايرة توابيت كردن دایگەن ئێستا گەین چ بە قوربان کاکەی سایەق زۆرمان ماوە بگەین کوورەدا دەگیان چوزانم چەندێکمان ماوە ماومانە خلص الحب هنا نحن اليوم في مهرجان بغداد السينمائي الدولي الذي شارك فيها 140 فيلما سينمائيا من العراق وأقليم كردستان وبعض الدول العربية والأوروبية. نطلب من الناقد السينمائي العراقي الكبير الأستاذ كاظم السلوم لتقديم جائزة أفضل مخرج، فليتفضل. جائزة أفضل إخراج للمخرج آلان محمد الكردستاني عن فيلم حب الوطن، فليتفضل. دەتوانین بیدەی پێم باشە بەسەر چاو. جوانە؟
کاکە گیان بی دەرەوە پێی بانشکێ بە قوربان بانشکێ گیانەکەم پیرۆز بێ کاکە زۆر سپاس ئەتوانی ئەو دێتیە با پیرۆزت بێ ڕۆڵە گیان بۆ واکەی دانشە بە قوربان دانشە کاکە گیان خەریکێکەوە دەگیارمە بۆ نا ئەساییە خۆشەویستانەوەی بینیتان دوو باڵێن ڕێکلام بوو یەکیانی کورتە فیلمی سینەمایی بڕیار ئەوەی تریش باشترین خەڵات دیارەتی منەکانتان بینی زۆر نمایشی ناکەین فیلما بێت کاک واحد بۆ خۆی مژدەیەکی هەیە لێرە ڕایگەێنێت بۆ دوای جەژن لەکوێ ئەم فیلمانە نمایش دەکرێت لە کوردستان و کارکردن لەگەڵ منداڵ چەندە سەختە ئەگەر بە کورتی وەڵام بەسەر چاو لە دوای جەژن لە شاری سلێمانی بەشی سینەما بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بەشی سینەما پیانوتم کە نمایشی تایبەتی بۆ کردەوە هەروەها لە شاری کەلاریش لە ڕێگەی بەڕێز مامۆستا سەربەستەوە نمایشی تایبەتی بکرێت بەس کاکە ئاری زۆر گرنگە ڕسەتم دە یەک دەقەیەک من ئەمەوێت ئاماژە بۆکم کە سەرکەوتنی ئەم کارە بەڕاستی تەنها هەوڵ و جوودی خۆم نییە بەتەنیا ئەمێ زۆر سپاسی یاریدەرانی دەرهێنەر کاک دلاوەر نووری بکەم کە سەرۆکی گروپی یاڵماسگۆنایە لە کفری و هەروەها سواسی مۆزەخانی شاری کفری بکەم پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کفری و تەواوی ئەکتەرەکانی شاری کفری ئەوان ئەم فیلمیان گەیاندەم ئاستە و هەروەها ئەمەوێت سواسی کاک عوسمان عەبدوڵڵا بکەم یاریدەری دووهەمی دەرهێنەرە بەڕاستی ئەمەوێت سواسی مامۆستا سەربەست بکەم و پاڵپشتمە کاک عومەر و مامۆستا ئاواتی خێرزانی کاک باران ئەمانە بەڕاستی و هەر لە هەمووشیان ینی ئەوەی کە کاری تەکنیکی و پێی هەستا بەم کارە ڤینۆ پرۆداکشن کاک ئارام سەردار بەڕاستی منەوێت زۆر سپاسی بکەم و لە جێگەی منیش حەزمە کرد کەسێکدا بنیشێ ئەویش کاک پشتیوان عەبدوڵڵایە لە هەولێر سێهەمین گەورە ڕەخنەگیری سینەمای عێراقا بەداخەوە لە سلێمانیان تۆم لە هەرێمی کوردستان گرنگی پێ نەدراوە ئەو هۆکار بوو فیلمەکەمان بڕابووە تەتوان ئەو هۆکارە فیلمەکانمان لە زۆربەی فیستیڤاڵە بەناوبانگەکان ئەو لیژنەی دادوەرانە یان لیژنەی ناختە لەبەرەوە کاک پشتیوان هیوادارم ڕۆژێ لێرە دانیشێت ئەو باسی سینەما بکە لە من باشتر سوپاسی یەکەم زۆر هاوکارم بوو سوپاسی ئەو هەموو بەڕێزانەشێکم کە هاوکارم بوون زۆر سپاس بە تۆ کاک واحد دڵخۆشین بەم سەرکەوتنە بەرچاوانە بە هیوای خەڵاتی باشتر و باشتر و کاری جوانتریش سپاس بۆ واحد کفری دەرهێنەر کە خەڵاتی چەندین بواری جیاجای لە ساڵی 2010 بۆ کورتە فیلمی سینەمایی باشترین خەڵات بەدەستێنا بە هیوای هەمیشە باشترین خەڵاتەکان بۆ خۆتان بچنەوە دووبارە سپاس